دیارە جمنجۆڵی بازرگانی سەرانەدانی کۆرۆنا لە وڵاتانی چواردە ورمان بەڕاستی بە شێوەیەک تەثبیت کراوە چڕوپڕێکی باش و بۆ جێبەجێکردنی هەموو ئەو کاڵانەی کە یەنە ناومەرجی نێودەڵەتی باشماک بەڕاستی بە ڕێکارێکی تەندروستی باش و لە ژێر چاودێری وردی بەڕێز پرسی دەواازەی نێودەڵەتی باشماک هاتیەپەڕە. هیچ کێشەیەک نییە دەستخۆشی لە تەواوی فەرمانبەران کارمەندانی ئاسایش پۆلیس بەرپرسی دەواازەت کە شەو و ڕۆژیان خسوەتە سەر یەک و ئیشوکاریان کردووە بە 2 شەفت بۆەوەی بارەکان بگەیە لە بەرەوەی مەرزەلاوەکیەکان داخراوە و ئێمە خاڵێکی کە هەیە ئێمە ئەوانەی ئەو برا شۆفێرانەی کە لە مەرزەلاوەکیەکان ئیشەکەن هاوڵاتی ئەم هەرێمن برای ئێمە نەبوونێتە مای ئەوەی کە مەرزەکانیان داخەوە خوازیارین ئەم ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی پێبێت و ئەو مەرزانەیش کرێتەوە ئەوانیش بە هەمان شێوە مافی ئیشکردن و مافی ئەوەیان هەیە